بە ئەلکترۆنیکردنی عریزە نووسین چەند لێکەوتەیەکێ لەوانە بێکاربوونی خەڵکانێکی زۆر کەنان و ژیان و بژێوی و قوتیان لەسەر ئەم مەسەلەیە. خاڵی دووهەم ڕێخۆشکردنە بۆ بەتایبەتیکردنی کەرتە گشتیەکان. خاڵی سێهەم ئەو کولفە زۆر و بارگرانەیە کە لەم بێموچەی و قەیرانە و نەهامەتیا ئەکەوێتە سەر شانی خەڵک کە عریزەیە تا دوێنێ ئێمە بە 2030 نووسیمانە ئەمڕۆ بە 15,000 و بۆ معلوماتی جەنابتان لە سەرەتاوە کە ئەم پرۆژەیە مەطرح بوو 25,000 بوو. دوجار کە خەڵکانی گوتیان ئێمە بە 3,000کەن ئەوان کردیان بە 15,000. ئێستاش خەڵکانێکن هەر لەم شارە کە شارەزان لەو بوارەدا ئامادەن بە ئەلکترۆنیشی بکەن و بە 2,000 بیکەن بۆ هاوڵاتیان. نرخی عریزە بۆ نمونە بە وەکالەتێ یا بۆ تەعاودێ 15,000 دینار وەرەگرین. 15,000 دینار بۆ تاکێکی ئەم شارە قورسە. ئافرەتەیە خانەنشینیە سێکچی هەیە لە ماڵەوە ئەگەر بەیانی بێ موچەی خاننشینەکەی بکە ئەبێ 65,000 لێ وەرگری. یعنی موچە یەک مانگە ئەم ڕێژەیە بەراورد ئەم پارەیە بە هەولێر بە دۆک ئەمانە زۆرە. ئێمە داوا ئەکەین لە حکوومەتی هەرێمی کوردستان لە بەڕێز وەزیریدا لە داواکاری گشتی کە ئەم پارەیە کەم بکرێتەوە بۆ 5,000 دینار. خاڵم بەڕێزان بۆ بە ئەلکترۆنیکردنی عریزە